والله سەرباوتی وڵڵی ناوێ وڵایکی تو هەشتی هیمان هەیە بڵاو نەکردو بەڵام دانێکمانێ ئەوەش من نەگۆڕاوە وەک جاران ماون سەرباز بابانە گەبێ ئەوە وەزا ڕێشەکەی تامە قەڵم نەچوو بۆ کلیب نەچووین لەماڵی نەریمان لە ساوڵەکە خۆ زالیا بوو من و هاوژینی بادین کابان و کاکزانیار بووین چین بۆی بۆ خۆمان دانیشتینوانە ئەو گۆرانە هاتە بەریم وانەوە کاک سەرباز بۆ کلیپی نەکەین بۆ خۆمان وتی باشە نەریمان بە قەڵەم ئەم ڕیشەی بۆ کرد باشەوە ڕژەی پێوە نەبووە ناکە بۆ خۆشی بوو بۆ بڵاوکردی نەبوو خۆشیمان بە جوان دەچوو کامێری سا وایە نێتوای بەڵام کامێری جاران و دیقەتی نەبوو کردمان و کلیپەکە جوان دەچوو کۆمەن ئینسیاتم وەگرتن وتم بڵایەکەمەوە دەستکار مونتاژەکەم نەریماوەتی بۆ هەرە بۆ ڕیشەوە زۆر جوانی ئەڵێ عودەیی وەڵا سەرباوتی وڵڵی ناوێ وڵایکی تو دیمادەمەوە تێتە بڵاومان نەکردو هەر لای من مایە و سەردەمێکی ڕۆی وڵات تەلەفۆن پار بوو هەلام بە بۆ تەلەفۆنەکەم بۆ سەرباز کەوتم کاک سەرباز بۆ گۆرانەی بڵاوەکەم و بەسەری چوە تازە وتی کوڕە بڵاوی کەرەوە ئێستا ڕیش ڕەشەن هەمووی سپیە هەمووی نەوە بڵای کەرەوە بڵاو کردو دەنگایکی زۆر جوانی لایە بۆ ڕاو